داوای ئێمە دامەزاندنە داوای دامەزاندن دەکەین چەند ساڵەوانە بێژە من خۆم 4 ساڵەوانە بێژم تێماندا 10 ساڵەوانە بێژە هەیە 11 ساڵەوانە بێژە ئافرەتێتیا هەیە ئەوە چەند ڕۆژە 15 بۆ 17 ڕۆژە بێ بە مناڵە کۆرپۆلەوە دێ تا سعات 12 لەو بەرگەرمایە دانیشە داوای مافی خۆیەکە وەزیرش بخۆی لە ماڵە دانیشە سەیرێکا بە خەڵک پێیەکەنێ ئەو وەزیرەی ئێستا وا بە حیساب لە پەرلەمانە و مافی خەڵکەدا حەقی خەڵکەدا هەچەندە ناتوانێش ئەوە لە بندەسی مامۆستا گەورە بۆ ڕۆژێک مامۆستا ئەوی فێرە قەڵەمگرتن کردو و فێرە نووسین و خوێندنەوە کردو کە ئێستا نایتوانیوە بێ لەم زەرسەی پەرلەمان ئامادە بێ بە بڕیاری تەلەفۆنێکیان بۆ کردووە کەەوە ئامادە نەبێ ئەگەر نا لێرەتوانە بە 5 دقیقە لێ بێتە ناو پەرلەمان و ئامادە بێ لەسەر ئەم کۆبوونە ئێمە هیچ سیقێکشمان بەم کۆبوونەوەی پەرلەمان نییە و هیچ پێشی ڕازی نیە چونکە کۆبوونەوەکە لەسەر پارەی مەختوع ئێمە ژەومان ناوێت داواکارەکەمان تەنها دامەزاندنە و خەڵاس هیچکەمان ناوێت. ئەوڕۆ هاتوونەتە بەردەم پەرلەمانەمە چەند ڕۆژێکە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی ئەم ڕۆژ ڕوومان لە پەرلەمان کردووە داوای دامەزراندن دەکەین داوان دەکەین دامان مەزرێنن حەقەچی و مافەچی شەرعی خۆمانەکە دامان مەزرێن لەبەرەوەی چەندی ساڵە لەناو هۆڵەکانی خوێندنین خزمەتی کەرتی پەروەردە دەکەین نەمان هێڵایە کەرتی پەروەردە بوەستێ مامۆستای میلاک لە کاتێکە معاشی هەبوو ئەو کاتانەی کە معاشی پێ نەدەدرا دەوامی ناکرد ئێمە دەواممان دەکرد ئێمە خەمخۆری ڕۆڵەیە وڵاتین ئێمەی ناهێڵین پەروەردە پەشی داوان لێکەین بێنە سەرخە جواب مامدنەوە داوای دامەزراندن دەکەین بەڕاستی هیچی ترمان ناوێ بێزگە لە دامەزراندن. ئەوی پێش بەڵام زۆر بەداخەوە حکوومەتاوە پێسەو لەگەڵ پەرلەمان زۆر بێباکە بەرامبەر مامۆستای کۆبوونەوەی ئەمڕۆ لە بەردەم پەرلەمان ڕەتکردنەوەی ئەو پارە مەختوعەیە چونکە بەڕاستی حکوومەت یاریمی کوردستان سیاسەت لەگەڵ ئێمە دەکات ئێمە ناچینەوە وڵەکانی خوێندن بە دەروونێکی بەتاڵەوە بە گیفانێکی بەتاڵەوە بەداخۆ دەبا وەزیرەکانی بەڕێز لێرە ئامادە بوون وەزیری دارایی وەزیری پەروەردە ئەمڕۆ لە بینای پەرلەمان ئامادەوان بەڵام بەداخۆ لیژنەی پەروەردەدا هاتووە راپۆرت پێشکەشکە ئێمە ڕەتی ئەو پارە مەختوعە دەکەنەوە پێم ئەوە پارە مەختوعە ناتوانێت کێشە گرفتەکانی مامۆستایان چارەسەر بکە.